من ئەوەم هەیە چەقۆ چاکتیشکە. هێشتا پیشەی تیژکردنەوەی چەقۆ لە سلێمانی ماوە. دەمی چەقۆ لە چەند پۆڵایە دروستەکرێ، پۆڵای ڕەش، پۆڵای سپی، ئیستیل، پۆڵای سەوت. پۆڵای سپی لە هەمووی باشترە، پۆڵای ڕەشیشمان هەیە، ئەمە چەقۆی گەوەزە. ئەم دەستکە شاخی گەوەزە، شاخی کەڵی کێویە. دەمەکەی پۆڵای ڕەشە ئەو مادەی کە بربەنی لێ دروستەکرێ، ئەمە ژەنگ ئەکا. بەڵام تیغی چاک و ڕێک و پێکە بە زەمە تۆزە گرانە لەبەرەوە ناڕەحەت دروستەکرێ. اینجا ئیستیلیشمان هەیە، ئەمە ئیستیلە، ئەمە ژەنگ ناکە، وەکو ژەنگ ناکە. حەسەن قەرداغی چەقۆی ماڵان و قەساب و چێشتخانەکان تیژ دەکاتەوە. من زۆر دەستم بڕاوە چونکە چەقۆکان تیژن. اینجا من کە خۆم وەکو خۆم کە چەقۆ ئەفرۆشم لە وێشان نووسیمە بە مناڵی نافرۆشم بە هیچ شێوەیەک. یعنی سە مناڵێ دەڵەوە چەقۆ ئەوم بەرەوە چەقۆ بە مناڵ نافرۆشم. ڕۆژ هەیە خەڵک بۆ تیژکردنەوەی چەقۆکەی ڕووی تێدەکات یا بۆ کڕینی. بەڵام من نەسیحەتم بۆ کەسانە هەیە بۆ هەموو ئەو خەڵکێک کە چەقۆ هەڵەگرێ بزانێ بۆچی هەڵەگرێ. چەقۆ پێویست نییە هەموو کەسی هەڵیگرێ. کەسێک ئەچێ بۆ دەشت و دەر، کەسێک ئەگەر لادیا بێ، کەسێک بەڕاستی ئەگەر حەیواندار بێ، ئەمە پێویستە چەقۆیەکی پێ بێت. ئەینا غەیری ئەوە چەقۆ زۆر پێویست نییە. لەگەڵ ئەمیشەی دەست و پەنجەی نەرم کردووە بۆتە هۆکاری دابینکردنی بژێوی ژیانی. ئەم پیشە کۆنەی سلێمانی وەختی خۆی کەسێک بە گەڕەکەکاندا دەگەڕا بە بربەن و هەسانەکەی دەستی چەقۆی ماڵانی تیژ دەکردەوە. ئێستاش ئەم پیشەیە بەردەوامە. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمان.